سڵاوتان لێبێ هاوڕێیانی خۆشەویست ئەم کاتتان باش بەڕێزان لەلای چەند هاوڕەیەک داوامان لێکراوە فێرکاریان بۆ دانین لەسەر شێوازی وەرگرتنی ڕۆداتا بە ئامێری GPS. ڕۆداتا بریتە لە داتای خاوی GPS لە قەمەر سەناعی وەرەگیرێت، ناسراویشە بە ستاتیک یانی داتای ستاتیک. ئەم داتایە عادەتەن بۆ دوو مەبەست بەکاردێت. مەبەستی یەکەمیان بۆ ئەوەی ئێمە کۆنتترۆل پۆینتێک دانین ڕبتیکەین بە ITRF عالەمی، ئەویش پێویستە تۆ ڕێسیڤەرەکەت بۆ ماوەی 6 ساعت بەرەوسەر دانیت، دواتر ئەو داتایە بنێری بۆ سایتەکانی معالەجە و پرۆسسکردن لەگەڵ زانیاری تەواوی ناوی کۆنتترۆل پۆینتەکە و جۆری ئەنتێنایی بەکارت هێناوە لەگەڵ بەرزیەکەی و لە ڕێی ئیمێڵەوە ئینێری بۆ سایتەکانی پرۆسسکردن و ئەوانیش دوای معالەجەکردنی بۆت ئەنێرنەوە و ئەبێتە کۆنتترۆل پۆینتێکی سابتی پرۆژەکەی تۆ. یاخۆت مەبەستێکی تری ئەوەیە کە نەقڵکردنی کۆنتترۆل پۆینت، ئایا ئەو کۆنتترۆل پۆینتە لە نێوان دوو شاردا بێت یاخود لە پرۆژەیەکدا بێت، پێویست بەوە بێت بە دقەیەکی بەس کۆنتترۆل پۆینتەکانی نەقڵکەی. ئەو کاتە بە بەکارهێنانی دوو کەللە بەرەوسەرەوە کە باشتر وایە سێ کەللە بەکار بێنیت لە یەک کاتە، دوو کەللەیان لەسەر دوو کۆنتترۆل پۆینتی زانراو بێت و هەوڵ بدرێت بە شێوەی سێگۆشەکاری بێت باشترەواتە کۆنتترۆل پۆینتی بیدایەتی پرۆژەکە لەگەڵ کۆتایی پرۆژەکە و ئەو کەللەی سێمیان بە شێوەیەک بێت کە بەپێی مسافەی دووری بۆ هەر کیلۆمەترێک 3 دقە مسافە، یعنی تقریباً 10 بۆ 20 دقە تاکو نیو ساعت گونجاوە بۆەوەی ڕۆداتای لەسەر کۆنتترۆل پۆینتەکان وەربگری و دواتر لە بەرنامەی پرۆسسکردنا ئەو کۆنتترۆل پۆینتانە بەسرێن بەیەکەوە و بە دقەیەکی بەرز نەقلەکانەکەیت. دوای ئەوەی ئێمە ئەنتێناکەمان ڕیسیڤەرەکەمان لەسەر سێپا یاخود لەسەر پۆڵێک جێگیر دەکەین و بەبڵ بێت، دواتر لە بەرنامەی های سێرڤای ڕۆت ئەچینە بەشی دیڤایس، لە بەشی دیڤایسە کۆنێک دەکەین لە ڕێی بلوتوزەوە کۆنتترۆڵەکەمان کۆنێکتی ئەنتێنای GPSەکەیەکەین. ئێستا وەگە بینن GPSی های تارگێت V500. دواتر پێویستە بین لێرە لە پرۆجێکت نیو بکەین یاخۆت لەسەر دانێکی پێشتر ئیش بکەین، پرۆجێکتێک بە خۆمان دروستکەین. دوای ئەوە ئەچینە بەشی دیڤایس، بەشی ستاتیک سێتینگ. ئەم بەشی ستاتیکە کە ئەکرێتەوە لێرە ستاتیک داتا مەنەجەر مەبەستی بەوەیە داوڵۆتکردنی داتاکەیە بۆ زاکیرەی کۆنتترۆڵەکە و ستاتیک سێتینگ واتە ئەو ویندۆیەمان بۆ دەکرێتەوە کە زانیاریەکان پڕ دەکەینەوە بۆ وەرگرتنی ڕۆداتا. لە بەشی ئینتەرڤاڵ واتە چەند عملیات بە وەربگرێت، 1 سانیە 2 سانیە 5 سانیە یاخود بەرەوسەرەوە. خۆی 1 سانیە بێت باشترە، بەڵام بۆەوەی زاکیرەکە زۆر قرس نەبێت، داتاکە و زۆر قرس نەبێت مێگابایتەکەی، من 5 سانیە وەرەگرم. اینجا ناوێکی ئەنەی کۆنتترۆل پۆینتی سێ V500 و دواتر بەرزیەکەی. ئەم بەرزیەکە ئەبێ لێرا زۆر ئاگادار بن، سێ جۆر بەرزی پێوانمان هەیە. بەرزی پێوانێکی پۆڵ ڤێرتیکال سلاند، ئەگەر لەسەر سێپا بۆ سلاند بەکاردێنی، ئەگەر لەسەر پۆڵ بوو پۆڵ بەکاردێنی. بەرزی پۆڵەکەمان ئێمە لەسەر 1.50 داناوە و دواتر ئیلیڤیشن ماسک واتە گۆشەی بڕینی قەمەر سەناعیەکان،
گۆشەی 15 گونجاوە چونکە شوێنەکەمان سەربانە و بەرزاییە لەوە زیاتر قەمەرەکانمان بۆ کەمەکاتەوە. سێت دایرێکشن واتە ئەمە ئەتوانی چی بکەی سعاتەکە دانێت یانی بڵین سعات ئەوەنە بۆ ئەوەنە داتان بۆ وەربگرێت و خۆی بۆستێت بەڵام ئێمە خۆمان دواتر ڕایەگرین پێویست بۆ ناکات. کۆتاشت ئەوەیە کە ستاتێک مۆدی ساح لێ دەیت اینجا ستات دەکەی بۆ وەرگرتنی ڕۆداتا لە ئەنتێناکەت. ئێستا GPS-ئەکەمان دەزەکات بە وەرگرتنی ڕۆداتا. لێرە سعاتی دەستپێکردنەکەمان بۆ تۆمارەکات و سایزی مێگابایەتی داتاکان بە هیوای سوود وەرگرتن. زۆر سپاس.